یاقەتە کابرا ساقی نازانێ و ئەیکات یا مەسەلەی ئیجازەی نی و سیارە لێ خوڕێ یان ئەو یاسا و دەستورانەی مرور و قانون جێبەجێ ناکە ئەمە بەڕاستی تاوانبارە وەک ئەرزمکردن جادەیەک 80 ئەو 120 بڕوا جادەیەک 50 مەسەلە جادەیە 60 جادەیە 100 ئەو زیاتر بڕوا وەکەی خەڵکی بۆ وەکو فشە ئەڵێ سیارەم قەپات کردووە ئەمە ئازایی نییە ئەمە حەماقەتە دوو لە ڕووی جەنابتان چونکە سیارە ئاسنە هەموو لایەکمان ئەزانین ئەو ڕۆڵت و بۆڵت و هەراوریای کە تەلێکی باریکە کە دەرچووی بەدەست خۆتۆ نامێنێ بۆیە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم الصبر من الرحمن والعجلة من الشيطان ئەوانەی کەوا صبر و ئارامیان هەیە ئەو صبر و ئارامیان لە پەروەردگارەوەیە عەجەلە و تونڕەوی و توندوتیژیش بەڕاستی لە شەیطانەوەیە کەواتە تۆ عەبدی شەیطانی تەلەبەی شەیطانی ئەم سورعەتی و ئەم تیژڕەویە بەڕاستی بەرنامەی ئیسلام و پێغەمبەر و صالحان و خواناسان نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەجەت الوداعدا هەندێک کەسی بینی وشترەکانی سەرێ لێ خوڕی ئەم سورعەتە پێغەمبەری خوا پێیان فەرموو قوربان ئەبێتە مای زەرەر بۆ خۆیان و بۆ خەڵکیش ئەم وشترانە بە سەرعی ڕۆن و ئازاریان داوە لە خەڵک لە خۆشیان بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئاگادار بن أيها الناس عليكم بالسكينة فإن البر ليس بالإضاع فەرمی ئاگادار بن ئومەتە نازارەکەی من ئێوە لەسەر خۆ بن بە ئارامی بڕۆن بەڕاستی چاکە و پیاواتی و شەهامەت و غیرەت لە تیژڕەویان نییە پێغەمبەری خوا فەرمی یعنی ئەمڕۆ پێغەمبەری خوا بە وشترێ فەرمیێ ئەگەر سیارەی ببینایە و ئەم وەزعەی ببینایە دڵنیابە پێغەمبەری خوا 100 جار ئەی فەرموو ئەوە تاوانە و ئەوە قەتڵی عامە و قەتڵی عەمدە بۆیە ئاگادار بین بەڕاستی یەکێک لەو شتانەی کەوا ئینسان خۆی خاتە هەلەکەوە خۆی نەناوە با و خەڵکیش ئەوەیە کەوا ئەرزمکردن کوشتنی خۆیەتی بان قەستی لە ناوبردنی خۆی و خەڵکیشە خۆی خاتە هەلەکەوە بەو شێوازە